باشە دکتۆر پیسبوونی ژینگە کە ئێستا دەبینێن ژینگەمان بەڕاستی هەر پیسە و لە ستاندارد شتە دەرێ تا چەند کاریگەری هەیە بۆ ئەوی تووشی نەخۆشی دڵمان بکات لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵێک لە یەکێک لە ویلایەتەکان نسبەی جڵتە زیاد بوو توێژینەوە کرا لە گەڕان لە هۆکاری توشبوون لە بەرچ لە ویلایەتەی دەرچوو لە ویلایەتە ژینگە لە ویلایەتەکانیکە پیسترە ژینگەی پیس هەموو کات نەک بۆ نەخۆشیەکانی دڵ بەس بە زۆربەی نەخۆشەکان بۆ شێرپەنجە بۆ نەخۆشیەکانی حەساسیەی چاو بۆ نەخۆشیەکانی سیپەلاک و هەروەها بۆ نەخۆشیەکانی دڵیش دەور دەبینی. باشە دکتۆر ئێستا حاڵەتێکێ لە نێو ژن و پیاوان و وەتە گەورە و گچکەوەمی زۆر باوە تووشی دڵە کوتەی دەبن ئەوە تا چەند کاریگەری لەسەر دڵ هەیە و یان هۆکاری نەخۆشی دڵ بێتن دڵێکی تەبیعی لە بینی 50 تا 100 لێ دەدا هەر کات لە 100 تێپەڕی پێ دەڵێن دڵە کوتە و سەبەبی دڵە کوتەش زۆر جار شتێکی بەسیتە خینی کەمە یان تایەکی لێ یاخود غودەی دەرەقی سامەی هەیە یاخود هەندە جار مشکلەی دڵی هەیە تەبانەوانە بە فەحسی خین و بەیکۆی بە دەردەکەوی هەندە جار کابراایەکە قۆڵۆنی هەیە هەندە جار دڵە ڕاوکەی هەیە هەندە جار شێوەی خراپ نووسە ینی ئەسبابەکانی زۆرە بەڵام بە شێوەیەکی گشتی دڵ چەند کەم لێ بدا لۆ نەخۆشەکەی باشترە ئەگە میسالێکی بینەوە لە ناو ینی ناو تەبیعەت و لە ناو سروشت چیسەڵ دڵی 30 جار لێ دەدا لە دەقەچی چیسەڵ چەند ساڵ دەژی 300 ساڵ 400 ساڵ دەژی لەولایە مشک دقەی دڵی لە دەقەچی 300 جار لێ دەدا مشک چەند ساڵ دەژی 8 ساڵ 9 ساڵ مشک چیسەڵ مرۆڤ هەموو شیر دەرمان پێ دەرێن لە باین بە عەرەبیەکەی مشتەرەکین لەوەی هەر دڵێک سەریع لێدا باش نییە کەواتە دڵک لە سەرخۆ لێ بدا ئەوە باشترە و تەندروستترە. باشە دکتۆر جیاوازی تێ لە نێوان قەستەرە و شەبەکە و باڵۆ و کامیان چارەسەرە قەستەرە واتە تاڵدانان بە زمانە کوردەکەی وشەی قەستەرەمان هەندێک کردە کوردی تاڵدانان تەنها چێککردنە واتە تەنیا تەمەشاکردنە تەمەشای دەمارەکانی دڵ دەکەینەوە قەستەرم لۆکت خلاص بەڵام کە گوتت شەبەکە و باڵۆن تۆڕ ئەنی شەبەکە بە زمانە کوردەکەی خۆمان کەواتە دەمارێک لە قەستەرەکەی دەمارەکە دیتەوە تەسک بووە ئەوجا قەست شەبەکە و باڵۆن لۆ کردیا واتە هەموو جارێک قەستەرە لۆ تەشخیصە لە بۆ دیاریکردنی نەخۆشیەکەیە یاخود تەمەشاکردنی دەمارەکانی دڵە تەبان قەستەرەی دڵ هەیە لۆ دەماری دڵ قەستەرەی مێشکەیە لۆ تەمەشاکردنی دەماری مێشک قەستەرەی لاقمان هەیە قەستەرەی کلیەمان هەیە بە قەستەرە تاڵدانان کەلیمەکە بەس لۆ تەمەشاکردنی بەس تەمەشا دەکەین لە ژێر جیهاز ئایا ئەو دەمارە گیرایە یان نە بەڵام شەبەکە و باڵۆن دەکا ئایا بەشان زۆر کابرا قەستەرەی دەکا بەس نەخۆشی دڵی نییە سینجی دێشی با بڵێن لە تەختێکی تەغیراتیە قەستەرەی لۆ دەکەین قەستەرەکە خاوێن دەرەچی کەواتە سین کێشانەکە لەوانە ئیفەقەراتی بی قۆڵۆنی بی یان قەلەق بی ئەوەیە قەستەرە ئیشی 2 دقە 10 دقەیە و بەس شەبەکە و باڵۆن دەکا کابرا چەوری دەماری دڵی گرتیا پێویستە دەمارەکە بکرێتەوە.